پێچەوانەی هەڵوێستی ڕاستەقینەی ئێستای خەڵکی موسڵمانی کوردستان کە ئیدانی ڕێکار و بێڕێزیەکانی حکومەتی فەڕەنسا و سەرۆک کۆمارەکەی دژ بە پێغەمبەر درودی خوای لەسەر بێت و موسڵمانان دەکەن جێگری سەرۆکی پەرلەمانی کوردستان بە ناوی سەرۆکاتی پەرلەمانەوە پاڵپشتی بۆ هەڵوێستی حکومەتی فەڕەنسا دەردەبڕێت. گەلی کوردستان هەمیشە وەفادار من هەورامی کە بە یاوەری نوێنەری هەر سێ فراکسیۆنی پارتی و یەکێتی و گۆڕان سەردانی کۆنسۆڵگەری فەڕەنسای کرد پاش سەردانەکە لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی داوتی پشتیوانی لە هەر هەڵوێستێکی ئێستای حکومەت و گەلی فەڕەنسا دەکەین. ئێمە لە پەرلەمانی کوردستان بە پێی پەیڕەوی ناوخۆ هەڵوێستی فەرمی پەرلەمانی کوردستان لەسەر ڕووداوەکان و پەیوەندیەکانی پەرلەمانی کوردستان بە دەرەوەی پەرلەمانی کوردستان ئەو هەڵوێستانن کە لایەن سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانەوە تعبیریان لێکرێ و ئێمە دوێنێ لە دەستەی سەرۆکایەتی بڕیارماندا کە ئەمڕۆ بە ناوی پەرلەمانی کوردستانەوە سەردانی کۆنسۆڵخانەی فەڕەنسا بکەین و لەگەڵ ئەم فراکسیۆنە بەڕێزانەی کە ئەمە زۆرینەیەکی ڕەهای ناو پەرلەمانی کوردستانن بە فەرمی هەڵوێستی فەرمی پەرلەمانی کوردستان بەڕێی کۆنسۆڵخانەی فەڕەنساوە بە حەگەلی فەڕەنسا بە حکوومەتی فەڕەنسا بە سەرۆککۆماری فەڕەنسا بگەێنین بۆی ئێمە هاتین بۆ هەم ڕێز و سپاسگەیاندنەوە بە گەل و حکوومەتی فەڕەنسا و هەم بۆ دەربڕینی پشتیوانیش بۆ هەر هەڵوێستێک کە ئێستا حکوومەتی فەڕەنسا و ڕایگشتی فەڕەنسا هەیبێت بەوەی کە ئێمە بەردەوام بین لەسەر ئەم پەیوەندیانە هێت. سەرەڕایەوەی جێگری سەرۆکی پەرلەمانی کوردستان پێچەوانەی تووڕێیەکانی خەڵکی هەرێم لە بەرامبەر بێڕێزیەکان با پەیامبەر ئیسلام پاڵپشتی لە فەڕەنسا دەکات. سەبارەت بەوەی 25 پەرلەمانتار نیگەرانیەکانی هاوڵاتیانی موسڵمانی کوردستانیان گەیاندە بۆ کونسوڵی فەڕەنسا دەڵێت هەر هەڵوێستێک لە هەر پەرلەمانتار و لایەکەوە بێت تعبیر لە پەرلەمانی کوردستان ناکات و هەڵوێستی فەرمی پەرلەمان ئەوە کە بەردەوام دەبن لە پشتیوانی فەڕەنسا ئەوەش بە تعبیرکردن لە ڕای زۆرینەی خەڵکی کوردستان ناو دەبات. بۆیە هەر هەڵوێستێک لە هەر پەرلەمانتارێک لە هەر لایەکەوە بوو بێت تعبیر لە پەرلەمانی کوردستان ناکە هەڵوێستی فەرمی پەرلەمانی کوردستان ئەمەیە کە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان و زۆرینەی هەر زۆری ڕای خەڵکی کوردستان لەناو پەرلەمانی کوردستان تعبیری لێکە ئێمە بەردەوامە بین لە پشتیوانیکردنی فەڕەنسا و پشتیوانی فەڕەنساش بۆ هەرێمی کوردستان بەردەوامە بێ. لە ماوەی ڕابردوودا لێدوانەکانی مانوێل ماکرۆنی سەرۆکی فەڕەنسا و ڕێکارەکانی حکوومەتی ئەو وڵاتە دژ بە موسڵمانان و پاڵپشتیکردنی بێڕێزیەکان بەرامبەر بە پێغەمبەری ئیسلام درودی خوای لەسەر بێت تووڕەیی موسڵمانانی لە سەرتاسەری جیهان لێکەوتووەتەوە و موسڵمانان بە چالاکی جیاواز دژی ئەو هەوڵانە وەستاونەتەوە لە ناویشیاندا بایکۆتی کاڵای فەڕەنسی. هەر لەو چوارچێوێژدا 25 پەرلەمانتاری کوردستان دووشەمەی ڕابردوو یاداشتێکی نیگەرانیان گەیاندە کۆنسۆڵی فەڕەنسا.